میلەتێکمان هەیە کە هەمیشە باوەشێکی گەرم بۆ هەموو ئەو کەسانە ئەەکەینەوە کە دڵسۆزمانن، بۆ هەموو ئەو کەسانە ئاگرینەوە کە ئەیانوێ ئاشتیمان لەگەڵا بکەن، بۆ هەموو ئەو کەسانە ئەەکەینەوە کە ئەیانێ خزمەت بەم کەلتور و دابوونەریتەی ئێمە بگرن. بۆیە هەمیشە لێبوردەی هەبوو لە ناومانە، هەمیشە توانیمانە بەم بابەتە کار لەسەر بنەما جوانەکان بکەین کە لە ڕابردووەوە لە سەرۆک مام جەلال و لە پەیامەکەی و لە ڕێباسەکەی بۆ ئێمە ماوەتەوە، بەڵام ئێمە چۆن ئەمە بکەینە بەشێکی گرنگ لە نێو ژیانی ڕۆژانەی خۆمانە، چۆن ئەم پەیامانە بخەینە نێو سیستەمی خوێندنەوە کەنەوەکانی داهاتوومان بتوانن ئەمانە لە خۆ نەهاتووە، ئەمانە لە ڕابردووە کاری بۆ کراوە، هەوڵی بۆ دراوە. سەرۆک مام جەلال لە تەمەنێکی مناڵیەوە کە توانیوەتی لە شاری کۆیە بەشدار بێت لە جەژنی نەورۆزە، بتوانێت لەو تەمەنە مناڵیەوە پەیامی خۆی بڵێ، لە تەمەنێکی گەنجیەوە هەستی نەتەوەیەتی لا دروست بێ، لە تەمەنێکەوە کە بتوانێت دەست بۆ کۆمەڵێ بابەتی سیاست و بابەتی پەیام گەیاندن و سرود خوێندنەوە و شعر خوێندنەوە و کە ئەم کەسە کاریزمایە لە مناڵیەوە هەتا دوات ساتەکانی ژیانی خزمەتی بە میلەتەکەمان کردووە، چۆن بتوانین ئێستا ئێمە بەردەوامی پێبین و کاری لەسەر بکەین. پێم وایە ئێستا زۆر بەڕێز مەلای ئیدریس لە شاری کەلاری خۆشەویستەوە ئەگەر گوێبیستی منە جارێکی تر سڵاوت لێبێت مامۆستا. بەڵێ جەنابی مامۆستا مەلای ئیدریس، بەڕێزت گوێت لە دەنگی ئێمەوەیە؟ بەداخەوە دیارە کێشەیەک هەیە هەتاکو پەیوەندەکەی ئێمە لەگەڵ بەڕێزیان دروست ئەبێتەوە. سەرکۆ بێگومان لەسەر بابەتێکی زۆر گرنگە بە تایبەت بۆ گەلێک وەکو کورد پێکەوە ژیان، چونکە کورد ئەزانین بێگومان هەتاکو ئێستا کە هاتووە لە مێژووی خۆیان چەنەها جار لەلایەن نەتەوەکانی ترەوە لەوانەیە مافی لێ زەوت کرابێ، بەڵام مام جەلال لەگەڵ ئەوەی کە هەمیشە زۆر تیشکیان خستە سەر ئەوەی کە لەسەر مافی کورد سازش نەکەن و کورد مافی خۆی بەدەست بهێنێت، بەڵام زۆر بە سیاسەتێکی حەکیمانە بە دوای ئەم مافی کووردا هەوڵیان ئەدا و هەر بۆیە هەمیشە هەوڵیانەدا لەگەڵ نەتەوە جیاوازەکان، دەنگە جیاوازەکان، ڕەنگە جیاوازەکان بە شێوەیەکی ئاشتی خوازانە پەیوەندی دروست بکەن. بۆ نمونە زۆر جار کاتێک سەردانی کەرکووکیان ئەکرد سەرکۆ سەردانی لایەنە جیاوازەکانیان ئەگەر لەگەڵیانە کۆ ئەبوونەوە لەگەڵیاندا ئەنیشتن گوێیان لێ ئەگرتن و ئەم هەستە بۆ هەمووان دروست ئەبوو کە بەڕێزیان ئامادەن کێشەی هەموو لایەک چارەسەر بکەن. هەر بۆیە متمانەی دروست کردبوو لەنێو هەموو پێکهاتەکانە، هەمووی بە نوێنەرێکی خۆی ئەزانی، هەمووی متمانەی پێهەبوو. هەر بۆیە ئەمە وای کردبوو لە عێراقێکە لەو سەردەمەیە ناتەبایی هەبوو بەهۆی بەڕێزیانەوە تەبایی و ئاشتی دروست بکرێت و لەو سەردەمەیە بوو کە عێراق ڕووی ئارامی و خۆشی بینی و ڕاستە مام جەلال لەلایەن کوردانەوە کەسێک بوو کە لە عێراقا هەڵبژێردرا بوو لەلایەن بەڵام هەموو با بڵێن دەنگەکانی تریشەوە، ڕەنگەکان و پێکاتەکان و نەتەوەکانی تریشەوە هەڵبژێردرا بەڕێزیان و هەر بۆیە نەک تەنیا کورد بە نوێنەری خۆیەزانی، نەتەوەکانی تریش بەڕێزیانیان بە نوێنەری خۆیان نەزانی و ئەویان بە داکۆکی کاری مافی خۆیان نەزانی. هەر بۆیە لەسەر مێزێک کە دەنگی جیاواز هەبوو، ناتەبایی هەبوو، دوای دانیشتنی بەڕێزیان، دوای وتە شیرینەکانی بەڕێزیان کە سیاسەتیان زۆر بە جوانی تێکەڵ کردبوو بە قسەی خۆش، ناتەباییەکان وەلا ئەخرا هەمووی دوایەوەی کە هەڵ ئەسان یەکتریان بەجێ ئەهێشت، ئەمان بینی کە بە تەباییەوە دەستەناو دەست یەک هەوڵیانەدا بۆەوەی کە ئایندەیەکی ڕوون بۆ عێراق دروست بکەن. ئێمە گەڕێنەوە لای بەڕێز جەنابی مەلا ئیدریس بۆی کە لەگەڵ بەڕێزیان گفتوگۆکەمان دەست پێ بکەین. مەلا ئیدریس هاوکارم سەرکۆ ئەم پرسیارەی لە بەڕێزت کرد لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە کە 7 ساڵ تێ ئەپەڕێت بەسەر کۆچی دوایی مام جەلال، بەڕێزت وتە چییە؟ ناوی خی بەخشدەی میهرەبان سڵاوی خواتان لێبێ. بێگومان ئەوە بۆ ماوەی 7 ساڵە ئێمە ڕۆژانە لە هەمومان هەموو ڕۆژێک لە سێی دەنگ لە سەیدەیە لەم ڕۆژەیە یادی کۆچی دوایی سەرکردەیەک ئەکەینەوە، ڕابەرێک ئەکەینەوە کە بەڕاستی نەک تەنها
لە دەستی بڵێن لەسەر ئاستی یەکێتی نیشتیمانی کوردستان نەک لەسەر ئاستی کوردستان بەڵێ نەک لەسەر ئاستی عێراق و جیهانی ئیسلامیش بەڵکو لەسەر جیهانی هەموو بەگشتی زەرەر و زیانێکی گەورە بوو بە کۆمەلگەی جیهانی چونکە سەرۆک مامجەلال هەر لە گەنجێتیەوە سەرەتای کار و چالاکیەکانیەوە هەر بەوە ناسرا بوو کە پارێزەر و نووسەر و کەسێکی دڵسۆز بۆ پێکەوە ژیان بۆ ئاشتی بۆ خۆشەویستی ئەو سەرکردەیە هەر لە 50-60ەکانەوە لە جیهانە ناسرا بوو بەوەی کە کەسێکی حەکیمە کەسێکی گونجاوە بە تایبەتی خۆڵی درە و شاوەی سەرۆک مامجەلال لەو کاتەی کە بۆ یەکەم جار لە عێراق کورسی سەرۆکایەتی کۆمار بە شێوازێکی دیموکراسیانە دیاری کرا و یەکەم کەس لە بەختەوەری و لە خۆشی عێراق و ناوچەکەشدا سەرۆک مامجەلال ئەو پۆستەی بەرکەوت کە پۆستی سەرۆکایەتی کۆماری عێراق بوو کە بوو بە هەوێنی ئاشتی و خۆشەویستی لە نێوان هەموو پێکاتەکانی عێراق لە نێوان ئاینە جیاوازەکان لە عێراق لە نێوان مەزهەب و بیرروبۆچوون و ڕێبازە جیاوازەکان بۆیە بەڕاستی قسەی من لەم ڕۆژە ئەوەیە کە ئێمە پێویستە هەمیشە لەسەر ئەو ڕێگە و ڕێبازەی سەرۆک مامجەلال کە بۆی داڕێژاین لە خۆشەویستی و پێکەوە ژیان و ئاشتی و موساالەحە بەردەوام بین. باشە مامۆستا زۆر کات ئێمە باسیەوەکەین کە سەرۆک مامجەلال زۆر بڕوای بەوە بوو کە یەکسانی هەبێ خۆشەویستی و پێکەوە ژیانە بێ وەک کۆبوونەوەکانی لەگەڵ مامۆسایانی ئاینی کە هەی بوو بەردەوام دائانیش لەگەڵیانە لە کەم و کوڕیەکانیان یاخود هەمیشە لەگەڵ ئەوەیە بوو کە ئیوت ئێوە لە میمبەرەکانتانەوە پەیامی ئاشتی و دڵسۆزی و برایەتی و خۆشەویستی بن بە خەڵک بۆ ئەوەی کە بتوانن خەڵکیش گوێبیستی ئێوە بن و بتوان ئەم پەیامە جێبەجێ بکەن تا چەند گرنگە ئەم پەیامانە بەردەوامی هەبێ و کاری لەسەر بکرێ و بتوانین بە شێوازی لە شێوازەکان یەکترمان قوبوڵ بێت و ڕێزی یەکتر بگرین. سەرۆک مامجەلال هەمیشە لەگەڵ دانیشتن و کۆبوونەوە و گفتوگۆکردن و گوێ لێگرتن و گۆڕینەوەی بیر و ڕاو بۆ چوونەکان بووە. من چەندین جار لە خزمەتی یابووم لە کۆبوونەوەکان لەگەڵ زانایان سەرۆک مامجەلال بەبێ جیاوازی لەوەی کەوا مامۆستایانی ئاینی و زانایانی ئاینی لەکوێوە هاتوون لە چه ناوچەیەکەوە هاتوون زۆر جار بە قسە جوانەکانی بە وشە هاوسەنگەکانی بە مراعاتی هەستی زانایانی ئاینی و ڕێزگرتنی شان و شکۆی زانایانی ئاینی هەواڵ مامجەلال هەمیشە قسە و ئامۆژگاری ئەوە بوو کەوا زانایانی ئاینی نەک قسەیەکی مەشهوری هەبوو نەک ئەوەی کە هەوێنی ئاشتی و خۆشەویستی ناو کۆمەلگا بەڵکو و سەرەتا پێویستە لە ماڵەوە لە ناو خێزانەوە لەگەڵ مامۆستاژن پێویستە موساالەحە و ئاشتی هەبێ لەگەڵ کۆمەڵگەکەی لەگەڵ دەوروبەرەکەی و پەیامەکانیشی هەمویان کار لەسەر ئەو ئاەت و ئەو فەرمودانە بکەن کە باس لە ئاشتی و پێکەوە ژیان و خۆشەویستی ئەکەنەوە. ئەوە پەیامی هەواڵ مامجەلال بوو بۆیە پێویستە ئێستش زانایانی ئاینی لە هەموو کوردستان بگرن نەک لە هەموو کوردستان لە هەموو عێراق و جیهانی ئیسلامیش پێویستە ئەو پەیامانەی هەواڵ مامجەلال وەکو پەیامێک کە چاوی لێ بکرێەوە وەربگیرێەوە کاری لەسەر بکرێ ئەو پەیامانە پەیڕەو بکەن لە بواری پێکەوە ژیان لە نێوان ئاینەکان لە نێوان بیر و باوەڕ و مەزهەبە جیاوازەکان چونکە ئەوە پەیامێکە خوای گەورە لە قورئان و لە فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ زۆر جەختی لەسەر ئەوە کردێتەوە کە پێویستە پێکەوە ژیانی ئاینی لە نێوان هەموواندا هەبێت. جەنابی مامۆستا لە ئێستاە تا چەند پێویستە ئەو پەیامەی مامجەلال و ئەو هەوڵە جوانیان بۆ دروستکردن و بناغەنانی پێکەوە ژیان لە کۆمەلگا بەردەوامی هەبێت وە کاری لەسەر بکرێت لە ئێستادا. من دەگەڕێنەوە بە ئەو سەردەمانەی سەرۆک مامجەلال کە هیچ کێشە و مشکلەیەک هەر گرێکوێرەیەک هەر کێشەیەک هەر چی هەبوو بێ لە ئارا سەرۆک مامجەلال توانیوێتی بە دانیشتن وە بە گفتوگۆ ڕێکی خستووە و هەموو پێک هاتە و هەموو ئاین و مەزهەبە جیاوازەکان هەریەکەیان ئیستحقاق و حەقی خۆیانی پێڕابینیوە کە ئەویش بێگومان پەیامی قورئان و پەیامی پێغەمبەری ئیسلام محەممەدە درودی خوای لەسەر بێ. بۆیە بەڕاستی لە ئێستاوە لەم سەردەمانەشا ئێمە پێویستە
بەردەوام بین لەسەر بەکارخستنی ئەو پەیامانەی سەرۆک مامجلال بۆ دروستبوونی هەر گرفت و هەر کێشەیەک کە هاتە ڕێ و هەر ئاریشەیەک هەبوو بەو پەیامە تێگەیشتن و گفتوگۆ و حیوار و گۆڕینەوەی بیر و ڕایە دەتوانین چارەسەری هەموو کێشە و گرفتەکان بکرێت. مامۆستا من پێم خۆش بوو باسی بابەتێکی گرنگ کەین کە هەمیشە سەرۆک مامجلال گرنگی زۆر بە دابوونەریت و کەلتور و ئاینە پیرۆزی ئیسلامی هەیە و هەمیشە ئەیوت ئێمە ئەبێ لەسەر ئەو پەیامە بین کە لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە بۆ ئێمە بەجێمەوە لە باو باپیرانمانە و لەسەر ئەو بنەمایانە ئێمە بتوانین مامەڵە بکەین. بەڵام بەداخۆ بینیمان لە دوای چەند ساڵێک لە دوای کۆچی سەرۆک مامجلال هەندێک لە ناوچە و شارەکانمان ڕوبەڕووی کۆمەڵێ بارودۆخی نەشیاو بوونەوە کە دوور بوو لە ئاین و دابوونەریتی ئێمە و لامان کاتیشا ئێستا من بە دڵخۆشی وێڵم لە شاری سلێمانیەوە دەست پێکەم کە ئەو بابەتانە هیچی نەماوە. خەڵک توانیوەتی بە ئاسوودەی لە شوێنەکانی خۆیان لە شوێنە گەشتیارەکانە بتوانانی لەگەڵ نەریتە جوانەکەی باو باپیرانمانە لەگەڵ ئاینە جوانەکەی کە هەمانە بتوانە بشین. تا چەند گرنگە ئێمە گرنگی بۆەوە بین کە ڕێز لەو دابوونەریت و ئەو پەیامە جوانەی کەەوە بگرین کە چۆن ڕێزی ئاینەکەمان بگرین و تێکەڵکردنی کۆمەڵی بابەتی نەشیاونێتە کەلتورەکەمانەوە تاوەکو سەر لێ شێواوی دروست نەبێت. خۆی سەرۆک مامجلال دەرچووی قوتابخانەی ئەدەبیات و ئەدەبیاتی مەحوی و نالی و حاجی قادری کۆیی و جەزیری و ئەحمەدی خانی و هەمووی ئەو لە سەردەمانێکا پێگەیشت و خوێندی کە گرنگیدان بوو بەو ئەدەبیاتانە بۆیە پەیامی بەڕێزیان پەیامی گرنگیدان بوو بە ڕەسەنایەتی ئاینیە و ئاینە ڕەسەنەی کەوا لە سایەیدا میلەت و ئاین و بیر و بە ئاڕێجیاوازەکان هەموو پێکەوە ئەژین و هەمویان بە ئازادی ئاینداری خۆیانەکەن. بۆیە بێگومان هەروەکو مەرجعی باڵای شیعە لە عێراق ئەوەی فەرموو کە مامجلال سەمانی ئەمانی عێراقیەکانە بەڕاستی پارێزەری ئەمن و ئەمانی عێراقیەکان بوو لەو سەردەمەیە وتوانی هەموو بیرباوەڕ و بیری بۆچوونە جیاوازەکان هەموو لەسەر مێزی گفتوگۆ کۆ بکاتەوە و ئاشتی و خۆشەویستی لە نێوانیانە دروست بکات. بۆ بەداخەوە کاتێک کە ئیتر مامجلال گەیشتە کاتی نەخۆشی وەفاتی کرد سەردەمێک هات بەسەر عێراقا کە جۆرێک لە جۆرەکان لێشاوێک لە ڕەگەز پەرستی لێشاوێک لە دەمارگیری لێشاوێک لە تونڕەوی ئاینی کە هیچ ئەسڵ و بنەمایەکی نییە لە ئاینی پیرۆزی ئیسلاما دروست بوو. سوپاس بۆ خوا کە ئێستا بە دوای ئەو قۆناغەشتێ پەڕیوە ئێستاوە بۆ حاڵی ئێستا شوان ئێویستە ئەو پەیامە جوانانەی مامجلال بە تایبەتی بۆ میلەتی کورد کە گرنگیدانە بە ڕەسەنایەتی ئیسلامەتیمان و ڕەسەنایەتی نەتەوایەتیمان و پێکەوە ژیانمان لەگەڵ ئەو ئاین و بیر و بۆ چۆنە جیاوازانەیش کە لەم نیشتیمانە ئاژین و کوردن بەڵام ئاین و بیر و باوەڕیان جیاوازە هەمومان نیشتمانیەت و نیشتمانی و هاو نیشتمانی و هاو کوردایەتی کۆمانە کاتەوە لێرە وەخواش داوای کردوین کە پێکەوە بژین بە ئاشتی و بە خۆشەویستی بۆ ئەم بارودۆخە زۆر گرنگە ئێمە لەسەر ئەو پەیام و ڕێگە و ڕێبازە بەردەوام بین. دو پرسیاری من لە بەڕێزت جەنابی مامۆستاوەیە من لە پرسیارە پێشوەکەم لە بەڕێزت ئەم پرسیارم کرد کە بۆ بناغەنانی ئەو ئاشتەوایی و ئەو پێکەوە ژیانەی کە ئامانج و هەوڵی مامجلال بوو ئەبێ لە ئێستا چی بکرێت ویستم ئەمە لە بەڕێزت پرسیارکەم لە کۆتاییە کە مامۆستایانی ئاینی پیاوانی ئاینی لە ئێستادا چۆن ئەتوانن ئەو پێکەوە ژیانە دروست بکەن لە کاتێکە کە تووڕەیەک هەیە لە نێو زۆرێک لە تاکەکان چ ئەوانەی کە لەوانەیە هەر لە لاینی ئاینی و هەوڵ بن چ ئەوانەی کە لەوانەیە لە لایەنەکانی ترەوە ئەم تووڕەیە هەیە بەداخەوە دەنگە جیاوازەکان ئەم تووڕەیان تیا هەیە مامۆستایانی ئاینی چۆن ئەتوانن ئاوێ بکەن بەسەرم ئاگرەیە چۆن ئەتوانن دۆخەکە هێمن بکەنەوە. بێگومان پەیامی مامۆستایانی ئاینی پەیامی ئاینی پیرۆزی ئیسلامە پەیامی ئاشتی و خۆشەویستی و پێکەوە ژیانە پەیامی گفتوگۆ و حیوار و تێگەیشتنە لە یەکتری پەیامی گوێگرتنە لەو بەرامبەرەی کە تووڕەیە کە ناڕازیە پەیامی بەدیهێنانی مافەکانی کەسانی تووڕە و ناڕازیە پەیامی ڕوونکردنەوەی ڕێگە و ڕەوشت و ڕێبازی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێ لە ژیان لە کۆمەڵگەدا. بۆیە ئێستا مامۆستایانی ئاینی لەم قۆناغەیە ئەتوانن بە پشت بەست و بەو پەیامەی هەیەانە
کە پەیامی ئاینی پیرۆزی ئیسلامە بەشدار بن لە دروستکردنی بارودۆخێکی پڕ لە خۆشەویستی و پڕ لە ئاشتی و پڕ لە یەکتری تێگەیشتن. سپاس دەکەین کامڕۆ ڕاستەوخۆ لە شاری کەلاری خۆشەویستەوە لەگەڵمانە بۆی سپاس بۆ تۆ مەلای دریس ژاژڵەیی کە توانیت کۆمەڵی پەیامی جوانمان بیتێ لەسەر پێکەوە ژیان و لەسەر ئەو پەیامانەشی کە سەرۆک مام جەلال بۆ ئێمە بەجێهێشتووە.